سڵاو بنێرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕووماڵ دێمەوەلاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردار وەک ئاشکرایە پارتی دیموکراتی کوردستان بە شان دێکاتە سلێمانی و لەگەڵ بزنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووە. ئەجەندای کۆبوونەکە باسکردن بوو لە پرۆسەی پێکەنانی حکوومەتی داهاتووی کوردستان لەگەڵەوەی هەندێک لایەن تا ئێستا ڕوونی ئایا بەشدار دەبن لە حکوومەت یا خوێننا. پرسیارەکە ئەوەیە ئەو حکوومەتەی کە پێک دەهێنرێت دەبێت چۆن بێت و چی کارنامەیەکی پێ بۆ هاوڵاتیان یاریمی کوردستان. هەموومان دەکەماتەوەرێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز ئارێز محەممەد چاودێری سیاسی. کاگەڕێز بەخێر بیت. زۆر سپاس مەمنون بەڕێز. سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش. وەک ئاشکرا لە چەند ڕۆژی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان بە شان دێکاتە سلێمانی بە مەبەستی گفتوگۆکردنی پێکەنانی حکوومەتی داهاتووی کوردستان. من دەمەوێت خوێندنەوەی بەڕێز بزانم بۆ ئەم هاتنە ئەوەی لە ناوەڕۆکی کۆبوونەوەکان گوزەرە دڵخۆشکەر بوو. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ تەوەری بەرنامەکەتان تەوەرێکی جوانتان هەڵبژاردووە. وەکو ئاشکرایە سەرەتا لە هەموو وڵاتانی دیموکراسی خواز لە ناوچەکە و لە جیهاندا عرف و عادەتە کە لایەنی براوەی هەڵبژاردن ڕادەسپێرێت بۆ ئەوەی کابینەی حکوومەت تەشکیل کات. وەکو ئاشکرایە لە هەرێمی کوردستانیشا براوەی یەکەمی هەڵبژاردنەکان خۆشبەختانە پارتی دیموکراتی کوردستان توانیت براوەی یەکەم بێت و بۆی ڕاست پێراوە بۆ ئەرکە کە سەردانی لایەنەکان کا بە پێی ئیستحقاقی ئینتیخابی سەردانی ئەو لایەنانە بکات کە دووەم و سێەمن تا کۆتایی بۆی بەشداری بکەن لە پێگەێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی تەدریجی وەکو لە چەند ڕۆژی ڕابردووشتا ئاماژەی بەوە کرد کە شاندی پارتی دیموکراتی کوردستان سەردانی دوو لایەنی سیاسی کردووە لە سلێمانی ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە و سەرەتا پێشتر ئەو دوو لایەنە ئامادەیان دەربڕی بوو کە بەشداری کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. بۆیە شاندی پارتیش سەردانی هەردوو لایەنە سیاسیەکەی کردو و ئەگەر لایەنی سیاسی تریش هەبێت ئامادەکاری دەرببڕێت بۆ شاندی پارتی دیموکراتی کوردستان بە خۆشحاڵیەوە سەردانی دەکات. جابن بەسی پرسیارەکەم ڕێکەوە بوو یعنی ڕاتەگرم یعنی ئەوەی کە وەک چاودێرێکی سیاسی تۆ بینیت لە کۆبوونەوەکان یعنی دڵخۆشکەرە بۆی کە پرۆسەی پێکەنانی ئەم حکوومەتە بەراورد بە کابینەکانی ڕابردوو پرۆسەیەکی ئاسان بێت. بە بۆچوونی من دڵخۆشکەر دەبێت چونکە پارتی یەکێتی و گۆڕان ئامادەیان تایە. هەر لە سەرەتادا لایەنێکی سیاسی وەکو یەکگرتووی ئیسلامی وتی من بەشداری حکوومەتی کەم کابینە نوێ ناکەم لەبەر ئەوەی وەکو ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی ئەمێنوان. ئەگەر ئەم لایەنانە ڕێک بکەون بنەمایەکی تۆکمەدانن بۆ پێگەێنانی کابینەی نوێ حکوومەت و پەرلەمانێکی بەهێز دروست بکەن و کاری لە پێشینیان خزمەتگوزاری بێ بۆ هاوڵاتیان و لە پەرلەمانی کوردستان دەستورێکی تۆکمەکرا و بنووسنەوان و چەند یاسایەک لە پەرلەمان پێویستی بە دەرچواندن و تعدیلات هەیە. پێویستە ئەو یاسایانەش لە بەرژەوەندی خەڵکی کوردستان یعنی بنووسرێتەوەوان و پەیڕەو بکرێت. باشە لە هەموو دنیادا بێگومان یەکێک لە سەربەندی پێکەنانی حکوومەتی هەر وڵاتێکدا گرنگترین ئەو بنەمانەی کە گرنگە بۆ ئەوەی کە حکوومەت ێسەدا بمەزرێت ڕوون دەکرێتەوە بە وڵاتیانی خۆی. یعنی من دەمەوێت پێم بڵێت دەبێ ئەم لایەنە سیاسیانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئێمە لە ماوەی ڕابردوودا یعنی قەیرانێکی سەختی دارەیمان تێپەڕ کرد بە هەموو ئەو لایەنانەی کە هەبووە. دەبێ ئەو لایەنانەی کە ئێستا لە سەروبەندی گفتوگۆکردنتان بۆ لەدایکبوونی ئەم حکوومەتە نوێیە دەبێ بەرمەبنای چی بێ و چی بکەنە بنەما بۆ ئەوەی حکوومەتێکی بەهێزمان بۆ دروستکەن لە داهاتوودا. بەڵێ خۆی لە ڕاستیدا وەکو براوەی یەکەمی پارتی دیموکراتی کوردستان ئەو پرینسیپانی کە کاری لەسەر ئەکات وەکو پێشتریش لە ڕابردوودا تەجروبەمان هەیە کابینەکانی نوێی کابینە کۆنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چەند مۆدێلێک هەبوون لە شێوازی حکومڕانیدا کە ئەمانش هەمی تاقی کراونەتەوە نمونە وەکو مۆدێلی 50/50 بەڵام ئەوە تەنگەشەی سیاسی دروست کرد. دوای ئەو مۆدێلێکی تر هاتە کایەوە کە حکوومەتی بنکە فراوان دروستکەن و هەر سەرجەم لایەنەکان تێدا بەشدار بوون. بەڵام بەداخەوە لە حکوومەتی بنکە فراواندا ئێمە بینیمان هەندێک لایەنی سیاسی تەحملی بەرپرسیارەتیان نەکرد و شەریکی نیوەڕێ بوون و ڕێگاکەیان بەجێهێشت. بەڵام ئێستا کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەسەر بنچینە و بنەمایەک پێک بهێنرێت ئەویش سیستەمی ئیستحقاقی ئینتیخابیە بە پێی ژمارەی دەنگەکان و کورسیەکان
پۆست بدرێت بەو لایەنە سیاسیانە بۆ ئەوەی حەق و مافی دەنگدەرانی خەڵکی هەرێمی کوردستان بە زیان ڕات چونکە ئەوان لایەنەکانیان کردوتە نوێنەری خۆیان بۆ بەشداریکردن لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە ئەگەر بۆ نمونە ئەم بنەمایە نەکرێت بە بنەمایەکی سەرکی بەکەنانی حکوومەت چونکە ئێمە پێمان هێزی سیاسی هەیە پێی وایە کە دەبێت بە پێی ئێستحقاقی هەڵبژاردن مامەڵەی لەگەڵدا بکرێت و هەندێک جار باز لە گۆڕانی هاوسەنگی هێزەکان دەکرێت لە ئێستادا یعنی تۆ ئەم گۆڕانکاریە دەبینیت و ئەگەر گۆڕانکاریەکە بە شێوەیەکی ینی بۆ نمونە بە تایبەتی لەسەر وەرگرتنی پۆستە باڵەکانی حکوومەت بگاتە ئاستێکە بەریەکەوتن لەنێو لایەنە سیاسەکاندا دروستکات چونکمان دێک لایەن پێی وایە کە دەبێت بە شێوەیەکی جیاواز لە لایەنەکانی دیکە مامەڵەی لەگەڵدا بکرێت ئەمە واقعیە؟ بەڵێ خۆی لە هەندێک میدیا فەرمی و نافەرمیەکانیشەوە گوێبیستی ئەوە بووین کە هێزگەلێکی سیاسی هەیە دەیەوێت خوازیارە بەشداری کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بکات بەڵام لەسەر بنەمای 50/50 کە ئەو سیستەمە پەیڕۆ بکاتەوە ئەمە لە کاتێکدایە کە ڕێژەی دەنگەکانی نەگەشتۆتە ئەوەی بتوانێت ئەو بڕیارە بدات بەڵام پێویستە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بنەمایەک بێت کە مافی دەنگدەر مافی هاوڵاتی نەخورێت ئەگەر ئەوەش بێت لەواچێ لایەنێکی سیاسی چ لە کادرەکان و چ لە لایەنگرانی خۆی ناڕەزایەتیەک دروست بکات لەبەر ئەوە پێویستە پرۆسەی دیموکراسی بچەسپێنرێت بۆ ئەوەی کوردستانێکی بەهێز دروست بکرێت. باشە لە ماوەی ڕابردوودا یعنی کە حکوومەت پێکاتوە لەسەر چی بنەمایەک بووە لەسەر بنەمای ئەوە بۆ کە مافی هاوڵاتی پێشەرکراوە؟ بە تەکید ئەتوانم بڵێم زۆربەی پشکەکانی پارتی دیموکراتی کوردستان کە لە خۆی خۆش بووە لەبەر بەرژەوەندیە باڵەکانی میلەتی کورد پۆستەکانی خۆی دابش کردو بەسەر لایەنەکانی ترا لەبەر ئەوەی کێشە و مشکیلە بۆ لایەنی ئەمنی و یعنی لایەنە سیاسەکان دروست نەبێت تەنها ئەمیش لە ئامانجی ئەوە بووە کە میلەتی کورد یەک پارچەی بمێنێتەوانی و بە یەکگرتووی پارتی هەمان ڕۆحێتی هەیە بۆ ئەوەی کە لەم جارێشدا ینی لەم حەقەی خۆی خۆش بێەوە بۆ ئەوەی لایانی کەم وەکو بەڕێز ئاماژی پێ دەکەیت بەرژەوەندی باڵای نەتەوەی نەکەوێتە مەترسیەوە پارتی هەمان ڕۆحێت ئامادەیە لە ئێستاشدا پارتی دیموکراتی کوردستان هەمیشە بەرژەوەندی میلەتەکەی خۆی خستۆتە پێش بەرژەوەندی حیزبەکەی خۆشیەوە بەڵام لێرەدا پێویستە ئەم کابینە نوێ هەیکەلی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمان ئەمە یعنی ئێستحقاقێکی انتخابیە کە بدرێت بە پارتی دیموکراتی کوردستانەوە جێگرەکانی سەرۆکی پەرلەمان و جێگیری ئەنجومەنی وەزیران بدرێت بۆ حیزبانی کە بەشداری حکوومەتی نوێ دەکەن ئەویش بەپێی ئەوەی کە لە 4 ساڵی داهاتوودا کارنامەکانی ینی پەیڕۆ و پرۆگرامیان هەبوو حکوومەت جێنەهێڵن لە کابینەی ئەزمموی حکوومەتی بنکەفراون لە ماوەی ڕابردوودا ئەزمونێکی خراپ بوو بۆچی پارتی ناوێت دووبارەی کاتەوە ئەمە ئەگەر ینی ئەم ڕوئای لای پارتی بچەسبێت و ینی کۆم نەک بۆ مانای کە بۆمە هێز بکاتە دەرەوە لە ساحەکە ینی ئەمە ناکاتەوەی کە بۆمە هێزی دیکە بەریەکەوتنیان جۆرێک لە بەرهەڵستی بەرامبەر بە پارتی دروست بێنم قۆناغەدا بەڵێ بە تەکید حکوومەتی بنکەفراوان لە ڕابردوودا وەکو لە کابینی هەشتا بینیمان بەداخەوە کە زۆر هەندێک لەلایەنە سیاسەکان نەیانتوانی ئەو بەرپرسیارەتیە بنە بەرشانی خۆیان و بەرپرسیارەتی چکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆ دەزانی لە کابینەی ڕابردوودا کە حکوومەتی بنکەفراوان بوون کۆمەڵە کێشەی دارایی و اقتصادی و شەڕی داعش و یعنی ئابلوقەی دیبلۆماسی بەرۆکی هەرێمی کوردستانی گر بەڵام ئەوان لێک شانەوە خۆیان خشانیان نەدایە بەر ئەو بارە قورسە تەنها پارتی دیموکراتی کوردستان مایە خۆشبەختانەش توانی بەڵام خۆلەوانەیە موبەڕیری و لایەن ئەوە بێ بۆ نمونە ینی دەسەڵاتیان لا واز کراوە بەپێی مووقعی حەجمی خوان مامەڵای لەگەڵدا نەکراوە بۆیە دوجار ئەمانی ژانەوە لە حکوومەت دەسەڵاتیان بۆ لاواز کراوە مەسەلەنێکی وەکو بزوتنەوەی گۆڕان کە چەندین وەزارەتی پێدراوە نەیتوانی ئەرکەکەی خۆی بە جوانی جێبەجێ بکات و پاشە کشێ کرد لە حکوومەتە یعنی تاقی کراونەتەوە ئەمانە بەڵام نەیانتوانی وەکو ئەو متمانەی کە خەڵک پێی دابوون نەیانتوانی ئەرکەکانیان بەباشی بەرامبەر جەماوەر و خەڵک ڕاپەڕێن گرنگی چییە بۆ ئەوەی هەڵانەی کە لە ڕابردوو ڕوویداوە لەمە شا دووبارە نەبێت و ینی دەبێ بۆ ئەو شاندانەی کە دادەنیشن بۆ گفتوگوگرتن لە سەرپێکردنانی ئەم حکوومەتە دەبێت مەرجەکان چی بێت بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان باز لە کۆمەڵی مەرج دەکات بەوەی کە
لە نیوەڕێگادا بەجێنێڵن و لە خۆشی ناخۆشیدا حکومت جێنەهێڵن ینی ئەمانە دەکاتە ئەوەی کە ئێمە گەشت بین بۆی کە لە حکومەتی داهات و حکومەتێک دەبێت بە تەواوی مانە خزمەتی وڵاتانی خۆی بکات ئەویان کەوتۆتەوە سەر لایەنە سیاسیەکانی تر بە تایبەتی دوو لایەنی سیاسی کە پێویستە بە تایبەتی لە زۆنی سەوز و نیلیدا پێویستە ئەو دوو لایەنە سیاسیە بە یەک پاکێج بەشداری بکەن و ئەو وەزارەتانی کە ئەیاندرێتێ یعنی وەکو یەک دابەشیکەن نەک ئەم داوای وەزارەتێکە ئەو داوای وەزارەتێکی تر کا دوایی کێشە و بەڵام باشترین چارەسەر بۆ ئەمە گەڕانەوە نییە بۆ ئیستحقاقی هەڵبژاردن بۆی هیچ لایەنێک انتخابیە بە پێی ژمارەی کورسیەکان پۆستەکان دابەش بکرێت بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەرکێکی قورسی لەسەر شانە ئەوە نییە کە بڵێ ئەرکەکە ناتوانێت حکومت پێک بێن چکە پارتی دیموکراتی کوردستان بەتەنها خاوەنی 45 کورسیە ئەتوانێت لەگەڵ کورسیە کۆتاکان و لەگەڵ هەندێک لایەن کە لێی نزیکە حکومت تەشکیلکات بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لە هەوڵ پارتی دەتوانێت بک بەڵام نایکات بەڵێ نایکا لەبەر بەرژەوەندی میلەتی کورد پێویستە بە پێی استحقاقی انتخابی پۆستەکان دابەش بکرێت. باشە بابەتێکی دیکە لە چوارچۆی پێکەنانی حکومت کۆمەڵێک هێز ئەوەی کە تا ئێستا ڕوونا یەکگرتووی ئیسلامی و حیزبی شیوعی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان لەم حکومەتە ڕاگەیاندووە. بۆچی ئێمە کاتێک باسی ئۆپۆزیسیۆن دەکەین هاوڵاتیان ینی وێنای وا دەکەن کە بە مانای کاری فەوزا و گێرەشێنی دێ و بەربەرکاریکردنی پرۆژەکانی حکومت بۆ ئەم ڕوئایە دروست بۆ لای تاکی کوردی و لە دنیای دەرەوە پێشکەوتودا بە تایبەتی وڵاتانی ئەوروپا ڕۆڵی معارەزە بە دیاریکراوی چییە؟ بەڵێ خۆی ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ناشرین بەرچاوی خەڵک خۆی ئۆپۆزیسیۆن زەرورەتی مەرحەلەی دیموکراسیە لە سیستەمی حکومڕانیدا پێویستە ئۆپۆزیسیۆن هەبێت بەڵام نەک ئۆپۆزیسیۆنێک کە تەنها بۆ ناشرینکردن و لە کەدارکردنی حکومت پێویستە ئۆپۆزیسیۆن لە مەسەڵەن پرسەنەتەوەیەتیەکان لە پرسی بەرژەوەندیە باڵاکانی میلەتی کورد پێویستە لەگەڵ دەسەڵاتدا شەریک بێت بەڵام لە ڕابردوودا کامیان بووە لە ڕابرد بەداخەوە و نەیتوانێت وەکو ئۆپۆزیسیۆنێکی دیموکراسی و ئیجابی تەعامل بکات تەنها لە ئاژاوە زیاتر هیچ شتێکی تری نەبووە بۆ میلەتی شایدی ئەوە دەدەن و سزاشیاندا لە هەڵبژاردنە کە ژمارەی کورسەکانیان بەڕادەیەکی بەرچاو کەمی کرد ئەو ئۆپۆزیسیۆنە نەبوون کە خەڵک چاوەڕوانی لێ دەکرد. باشای بۆچی هێزی سیاسی هەیە لە ماوەی ڕابردوودا معارەزە بووە هەم دەیەوێت ینی ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوون دووبارە بکاتەوە ینی ئەمان لە خۆڕایە ئەزانی چۆن خۆی تەسیراتی ئەنجامی هەڵبژاردن وا لە هەندێک لایەن کردوسە مەسەڵەن یەکگرتووی ئیسلامی ئەڵێ من ئۆپۆزیسیۆن دەبم بەڵام ئەمان لە کار لە قسەکانیان ئەوا دیارە کە ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی نەگوەکو ئەم لایەنێک کە دروست بووە لە شەڕ و ئاژاوە و ناخۆشی تەنانەت ئەمە ئۆپۆزیسیۆن یعنی خۆی لە وڵاتانی دنیا بوو ئەوەیە کە دەست خاتە سەر برینەکان بەڵام لێرە بەداخەوە هەر خەریکی مەشاکیل و دروستکردنی ئاژاو و تێکدانی ئەم دەستکەوتانە بووە کە بۆ هەرێمی کوردستان هاتۆتە دی بەڵام بەداخەوە ئەوان نەیانتوانی تاقی کراونەوە چ لە حکومەتی شان نەیانتوانیوە یعنی کاربڕەکەرێکی باشون و لە ئۆپۆزیسیۆنی شکستیان هێنا تەسەور دەکرێت بۆ منە هیچ ڕوئایەک لە گۆڕانکاری لە ڕوویای ئەم مێزانەدا دروست بوو بێت بە تایبەتی ئەوانەی کە ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان دووبارە ڕاگەاندێتەوە بۆی کە بە شێوەیەکی باشتر و ئەدایەکی باشتریان لەسەر حکومەتە بێت لە ماوەی داهاتوودا بە تاقیدی بە تەوقعی من یعنی ئۆپۆزیسیۆن بوونی ئەو لایەنانە یعنی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت پێویستە ئەو لایەنانەش کە یعنی بیرروڕای خۆیان دەرببڕن کە بڵێن ئێمە ئەتوانین بەشداری کابینەیەکی نوێی حکومت بکەین بە هەمومان پێکەوە کار بکەین بۆ ئەوەی میلەتی کورد بەڕاستی خەڵکە 4 دانە ساڵی ڕێکە لە بێپارەی قەیرانی دارایی ئابووری سیاسی هەمووی ئەناڵێنێ ئەگەر ئەمانە ڕاستەکەن بێن حکوومەتێکی تۆکمەی بنکە فراوان نەبێت لەسەر ئیستحقاقی انتخابی ئەم حکوومەتە دروستکەن بۆ بەرژەوەندی خاک و میلەت و خەڵکەکەی لەبەر ئەوە باشە منە وەڵامەکەی خۆ دەکەم بە پرسیارێکی دیکە یعنی بۆ نمونە ئەم حکوومەتە لە کاتێکدا لەدایک دەبێت کە بەرمەبنای دۆخێکی سەختی دارایی بۆ کاوڵاتیان چەند ساڵێکە پێوەی دەناڵێنن دەبێت وەک چاودێرگی سیاسی پێم بڵیت دەبێت حکوومەتی داهاتوو ئەولوێتی چی بێ کار لەسەر چی بکە بۆ ئەوەی لایانی کەم ئەم بارە قورسەی کە لەسەر شانی هەوڵاتی دروست بووە لایانی کەم ئەگەر کۆتاییشی پێنێنێ کەمی بکاتەوە بەڵێ وەکو پێشتری ژاماژەم پێدا پێویستە لە ئەولێتی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پێشکەشکردنی خزمەتگوزاری یەکێک بێت لە پێشینەی کارەکانی
و دوای ئەوە پێویستە هەندێک یاسا دەربکات هەندێک یاسا بۆ سیستەمی ئابووری سیستەمی یعنی پەروەردەی خزمەت گوزاری ئەمانە پەیڕۆ بکات بۆ ئەوەی هەرێمی کوردستان بەرەو عقارێکی تر بەرێت بەرەو لەم دۆخە قورسە دەری بکات پێویستە لە پەرلەمانی کوردستان پێویستە دەستورێک بنووسرێتەوانە دەستورێک بەیانی هەموو ڕەهەندە نیشتیمانەکانی تێدا جێ بکرێتەوانە بەڵام بەداخەوە تۆ ئێستا پرسیارێکی تریشی کرد جەنابە وتێ بۆچی هەندێک لایەن ئێستا ئەیانەی ئۆپۆزیسیۆن باشە هەر ئەو لایەنانە بوون پێشتر لە حکومەتا بوون نەیانتوانیوە یعنی هاوکاری حکومەتکەن بۆیە لە ئێستادا من پێم باشە یعنی لایەنەکانی زۆر ئەوەی کە ڕازیە سەر و سەرچاو بێتە حکومەتەوانێ بەڵام بۆ مەرجەی نابێت ئەم 4 ساڵە لە حکومەتە یعنی شان بنە بەر پرسیارەتی و نابێت شەریکی نیوەڕێ باشە تۆ باسی کۆمەڵی پرۆژەت کرد کە حکومەت دەبێت ئیشی لەسەر بکە ینی جێبەجێکننی هەموو ئەم پرۆژە باشانەی کە بەڕێزدا ئاماژەی پێ دەکەی تەنها بە حکومەت دەکرێت یاخود دەمێت پێم بڵێت یعنی پەرلەمان لەکوێی ئەم بابەتەدا بە تایبەتی ئێمە دەزانین ئەو یاسانەی ئەو پرۆژانەی کە ڕاندی یاسایان هەیە بە کەمی و زۆرینە دوجار تێدەپەڕێت ینی پەرلەمان چی ئەرکێکی لەم ڕۆ دەکەوێتە ئەستۆ بەڵێ پەرلەمانی کوردستان پێویستە یاسایەکی تۆکمە دانێت و بەڵام بە تەکید ئەم پرۆژانی کە من باسم کرد لە ڕووی بژانەوەی ئابووری و ئیداری و اقتصادی و یعنی خزمەتگوزاری هەوڵەتەن تەنانەت بە تایبەتی ئەمە بە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت و پارتی دیموکراتی کوردستان هەر سەلماندووشێتی لە ڕابردووشدا کە ئەو بووە نەیهێشتووە سەروەرەکانی کوردستان تێک بشکێنرێت ئەو یعنی ڕێگر بووە لەوەی کە ئەو دەستانە ببڕێت کە هاتوون ئامانجیان ئەوە بۆ هەرێمی کوردستان لە ناو بەرن و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر خزمەتی هاوڵاتیان و زیاتر خزمەتی تاکی کورد بکاتەنە ئەمەش بە پارتی دیموکراتی کوردستان باشە خۆ لەمای ڕابردوودا کاگ ئارێزبوون منە هەموو ئەم دروشمانە تاقی کراوەتەوە بەشێک لە وڵاتیان یعنی گلەی ئەوە دەکەن هەموو هێزە سیاسەکان ئەگەر بیگریت لە کارنامەیان بژارن تاکو ئەم دقیقە من و تۆ گفتوگۆ دەکەین خەڵگری دنیای خەون و خولیای باشن بۆ دامیکردنی ژیانێکی باشتر بە وڵاتیان بەڵام دەڵێن لە ئەمری واقعیدا ڕێک پێچەوانەکەی دەبین هۆکاری ئەوە بۆچی دەگەڕێتەوە هۆکاری ئەوەیە ئاخر هەندێک لایانی سیاسی ئەم حکومەتیان ناشرین کردو لە بەرچاو میلەتەکە پیشاندانی ڕوئیایەکی ناشرین کە لە خۆیان بەرجەستە بۆ یەن پیشانی میلەتی ئەدەن بەڵام سوپاس بۆخوا من ئەوە دەڵێم لە هەڵبژاردنەکانیش سەلمێنرا کە پارتی حیزبی یەکەم بۆ متمانی تەواوی جەماوەرەکەی بەدەست هێنا زیاتر جەماوەرەکەی زیاتر داوای خزمەتی لەکەن لەم 4 ساڵی داهاتووداوە پێویستە زیاتر کار بۆ ئەو بکرێت یعنی ئەم بابەتە یعنی بە دیوێکی تردا پەیوەندی بەوە نیە بۆ نمونە بەرپرسانی حکومەت ئەدائێکی لاوازیانە بۆ لە ماوەی کاری خۆیاندا بە تایبەتی لە حکومەتی ڕابردوو بەوەی کە فرە ڕەنگ و فرە دەنگ بووە لە حکومەتی لە کابینەی ڕابردوودا بە تەکی تۆ ئەوە نابێت یەکسەر بیخەیتە قاڵبیەوەی حکومەت تۆ سەرۆکی حکومەتمان ئێمە کاگنی چیروان بارزانی هەموو کەسێک زانە شخصیاتی ئەو تەنانەت لە کاروباری ئیداریشە یعنی چۆن ئەڵێ جیاوازیە سیاسی و حیزبیەکەی کاڵ کردبووانە لە پێناو ئەوەی کە هەرێمی کوردستان بگەێنێتە کەنارێکی ئارام هەندێک لایەن و بەرپەرست خۆیان یعنی خۆیان و حیزبەکانیان نەیانتوانیوە لە ئازمتمانەی خەڵکا بن و ئیشکەن ینی خۆیان بە بەرپرسیار بزانن کە ئەم میلەتە ئەم حکومەتە تووشی کۆمەڵە قەیرانی دارایی و ئابووری بووە پێویستە هاوکاری حکومەتن بەڵام ئەوان هاوکار نەبوون لە کاتێکدا خۆیان لە ناو وەزارەت هابوون بەڵام وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵەیان کردووە و بۆیە ئەوە پێوە نییە بۆی کە بڵێ تۆ لاوازی لایەنە لاوازی سەرکردەکان نییە لاوازی لایەنە سیاسەکان ئەو کەسانن کە یعنی تەمسیلی ئەو حیزبەیان کردووە لە حکومەتە نەیانتوانی و ئەرکەکانی خۆیان بە باشی بەڕێوەبەرە کەواتە بۆ ئەوەی حکومەتێکی بەهێزمانە بێ و کوردستانێکی بەهێزمانە بێت دەبێت هەل لە یەکەم خاڵی دەستپێکردنی گفتوگۆکان ئێمە چی بکەین و دەبێت چی بکرێتە کارنامەیەکی جددی بۆ ئەوەی ئەم لایەنانە لەسەری ڕێبکەون بۆ ئەوەی هەڵەکانی ڕابردوو دووبارە نەبێتەوە بە تایبەتی تاکو ئێستا ژەمە هێزی سیاسیمانەی خۆی یەکلا نەکردێتەوە کە ئایا بەشداری حکومەتە دەکات یا خودنا دەبێت چی بکرێت لەو ڕۆوە یعنی دەبێت پێم بڵیت بەڵێ پێویستە لایەنە سیاسیەکان ئەوانەی کە یعنی کە پێیان خۆشە بەشداری کابینەی نوێ حکوومەتی هەرێم بکەن پێویستە لەسەر ئەو بنەمایە بەشداری ئەم کابینەیە بکەن کە نەتوانن
بتوانن کە شان بنە بەر ئەو بەرپرسیارەتیە و کارنامەی بۆ دروستکردنی کوردستانێکی بنیادنانی کوردستانێکی بەهێز پێویستە نەبنە شەریکی نیوەڕێەوە ئەوەشی حەز ناکات وەکو ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی بمێنێتەوە نەبێتە هۆی دروستکردنی ئاژاوە بەڕاستی میلەت چاوەڕێی ئەویان لێ ئەکات کە ئەم کابینەیە بێتە هۆی خۆشگوزەرانی و یعنی بێ کوردستان بگەێنێتە کەنارێکی ئارام و پێویستە لایەنە سیاسەکانیش من پێم وایە هەندێک لایەنی سیاسی کە لە پێشدا وەکو باسمان کرد ناونێنین ئۆپۆزیسیۆن بنەستە پێیان خۆشە بەشداری حکوومەت بکەن و پێشیان خۆشە کە یعنی وا دەرەکەوێت لە کۆبوونەوەکانە کە من شەریکی نیوەڕێ نەبن. کاگەرێز بە دیوێکی تردا من دەمەوێت پرسیارەکە بە شێوەیەکی کە بکەم، یعنی بۆچی پارتی دەیەوێت بچوتنەوەی گۆڕان بەشدار بێت و بە تایبەتی وتەبێژی بچوتنەوەی گۆڕان لە کۆنگرە ڕۆژنامەکەدا ئاماژەی بۆ کرد کە پارتی نیەتێکی جددی هەیە بۆی کە فعلەن گۆڕانێک بێت لە کۆڵەکە ئەساسەکانی حکوومەتی داهاتووی هەرێم. ئەمە ئەم تێگەشتنە بۆچی دەگەڕێتەوە؟ ئێمە پێویستە ئێمە دەوڵەتەکەمان دەوڵەتێکی دیموکراسیە و پێویستە لە چوارچێوەی چەسپانی دیموکراسیەدا هەموو لایەنە سیاسەکان بەشدار بن و پرسیان پێ بکرێت لە پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتدا. و بۆیە بەلای پارتی دیموکراتی کوردستانیشەوە ئەوە گرنگە کە بەشداری پێکردنی لایەنە سیاسەکان و بە تایبەت گۆڕان کە پێشتر ئۆپۆزیسیۆن بووە بۆ ئەوەی بتوانێت بێتە ناو کابینەی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان و زیاتر خزمەت بکات بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە دەنگدەرانی و بە هاوڵاتیان بۆ ئەوەی هەمویان بەیەکەوە بتوانن لەژێر دروشمی بنیادنانی کوردستانێکی بەهێز حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنە ئاستێک کە لەو قەیرانانەی لە چەند ساڵی ڕابردووە تووشی بووە دەربازی ببێت. ئەمە ڕۆڵی دەبێت بۆ نمونە بۆ تێکشکاندنی ئەو بەستەڵەکە سیاسێکە لە مای ڕابردووە تایبەتی لە نیوان گۆڕان و پارتیدا دروست بووە؟ بەڵێ بە تەئکید ڕۆڵی دەبێت لە شکاندنی ئەو بەستەڵەکە سیاسی و ناکۆکیانی کە لە نێوان لایەنە سیاسەکاندا ڕووی داوە، هەروەها ئەبێتە هۆی ئەوەی یەکدەنگ و یەکڕەنگ بن بە تایبەتی لە عێراق بۆ داواکردنی مافەڕەواکانی میلەتی کورد. ئەگە کورد یەک بێت ئەوە باشترێکە بۆ ئەوەی زیاتر یعنی داوای مافەڕەواکانی میلەتی کورد کە نەک لەودی و حەمرینەوە هەر یەکە و بەلایەکەوە کورد سێری ئێمە نمونە سێری کە عەرەب هەمووی بەرامبەر کورد یەکە ناو خۆشیان ناتەواونی، بەڵام ئێمە بەداخەوە کێشە سیاسی و میلملانەکانی ناو خۆمان ئەبینە دەرەوەی هەرێمی کوردستان و دوژمنانی خۆمانی پێخۆشەکەین. بۆیە لەم کابینێنەوەدا من خوازیارم هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە دەستکەنە ناو دەستی یەک بە یەک گیان بە یەک ڕۆحیەت ئیشکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان بگەڕێتەوە دۆخی جاران و لە ڕووی ئابووری دارایی و تەنانەت لە ڕووی خزمەتکردنی هاوڵاتیان بەڕاستی هاوڵاتیانیش بێزاربوون ماوەی چەند ساڵێکە بەدەست قەیرانی ئابووری و شەڕی داعش و چەندین قەیرانی کە بەهۆی ئەم فرا ململانە سیاسیانی کە ڕوویە بە تایبەتی لە زۆنی سەوز و نیلیدا لێرە بوونی لایەنی سیاسی و زۆربوونیان خەڵکەکەیان وا سەرقاڵ کردو بە سیاسەتەوە. باشە من لە کۆتایی بەرنامەکانیشی دەمەوە دەمەوێت تا ڕادێک کۆتاییەکە بە پرسیارێکی جیاواز ینی کۆتایی پێبێنم بۆچی پارتی دیموکراتی کوردستان دووبارە بە ڕێزی چیڤان بەرزانی بۆ کاندیدی پۆستی سەرۆکوەزیرانی هەرێم کاندید کردوێتەوە. ئەمە بە تایبەتی ئەمە پرسیاری بەشێکی زۆری لە هاوڵاتیان ینی من دەمەوێت وەک چاودێرێکی سیاسی تۆ خوێندنەوەی خۆت بۆ کەسایەتی کاگنێچیر چۆنە؟ بەڵێ من وای بۆ چم کاندیدبوونی کاگنێچی ڕەڤان بارزانی لە حکوومەتی نوێدا هەروەکو سەرۆکی حکوومەت تەنها هەر ڕەو بۆچوونی پارتی نیە لەواچێ ڕەو بۆچوونی هەندێک لایەنی سیاسی تریشی هەبێت کە تەنها ئەو دانرێت چونکە کارکتەری جەنابی کاگنێچیر بارزانی لە بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها جیاوازیە سیاسی و حیزبەکانی تیا کاڵ ببووانێ و یعنی بەڕۆحیەتێک ئیشی کرد لە 4 ساڵی ڕابردوودا کە بووە هۆی شکاندنی ئابڵوقەی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان و بردنەوەی شەڕی داعش تیایدا و تێپەڕانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان ئەم تەجروبانی تیا بەرجەستە بووە ئەزمونێکی هەیە. بۆیە پارتی دیموکراتی کوردستانی درۆست سەنگەیەوە جەنابی کاگنێچی ڕەڤانی ڕاستپاردووە و سەرپشت کردووە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ ئارێز محەممەد چاودێری سیاسی، سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت.
دووبارە بەخێر بێت. بەڕێز سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.